بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان دەستنجی لە باسی ڕوونتردا لە بەرنامەی ئەم جارەماندا بە ناونیشانی ماڵ و سامانی دنیا بەخششی خوایە نەک بەڵا لەسەر ئەم بابەتە دەدوین. زۆر کەس وا دەزانێ بوونی ماڵی دنیا دەوڵەمەند بوون شتێکی باش نییە، یان خەڵکێک لە قەدیم وا تێگەیەندراوە بە ناوی دینی ئیسلامەوە فەقیری خەڵاتی خوایە، فەقیری ئیسراحەتە. ئەگەر دەوڵەمەند بووی ئەوە زۆر دوای حسابات و کتاباتی لای خوات زۆر بەقووەتە، ئەگەر فەقیر بووی زۆر ڕزگارت دەبێت. ئەم تێڕوانینە بەڕێزان هەڵەیە. ئێمە لە بەرنامەی ڕوونترە ئەوە ڕوون دەکەینەوە بە پێچەوانەکەی ڕاستە. بوونی پارە و سەروەت و سامان و ماڵ و خۆشگوزەرانی دنیا ئەوە خەڵات و بەخششی خوایە بە ئینسانی دەبەخشێت، نەک بەڵا بێت. بە پێچەوانەشەوە فەقیری ڕەحمەت نییە، باوەڕتان بە فەقیری ئەو پەڕی زەحمەتە بۆ ئینسان. فەقیری خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ کافریدا ناوی هێناوە. ئەرێ هیچ شتێک لە کافری موسیبەتترە، پەنا بەخوا ئینسان ئەگەر هەموو دنیای هەبێ ئەگەر بە کافری مرد بەدبەخت دەبێت. بەدبەختی هەتای بە کافر بوونەوەیە. دەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم اللهم إني أعوذ بك من الكفر والفقر، لەگەڵ کافریدا خوایە بمپارێزە لەوەی کە ڕۆژێ کافر بم، خوایە بمپارێزە ڕۆژێ فەقیر بم. ومن عذاب القبر، لەگەڵ عذابی قبرە پەنا بەخوا لە مەیدانی مەحشەرا خۆشترەوەی کە لە قبرێکی تەنهادا بە تەنها عذاب بدرێ. کافری و فەقیری و عذابی قبر لە ئیسلامە بەیەکەوە هاتوون. بۆیە ئەگەر خوای گەورە دەرگای لە ئینسان کردەوە و دەوڵەمەندی کرد بە بەخششی خوای بزانێت، ئەویش خوای لەبیر بێ. ماڵ و سامان لە ئیسلامدا دەور و کاریگەری و ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە لە ژیانی تاک و کۆمەڵدا، بۆ ئاوادانکردنەوەی ئەم دنیا و بۆ ئاوادانکردنەوەی ئەو دنیا کە قیامەتە. ماڵی دنیا وەسیلەیەکە، هۆکارێکە بۆ بەدەستهێنانی کۆمەڵێک ئامانجی شەرعی دنیایی و ئاخری. ئینسان بەهۆی ماڵی دنیا، بەهۆی پارە و سەرۆت و سامانەوە ژیانی دەپارێزێت. تۆ بەهۆی پارەوە خواردن دەکڕی، بەهۆی پارەوە خواردنەوەی حەڵاڵ دەکری، بەهۆی پارەوە جلوبەرگ دەکڕی، خۆتی پێدا دەپۆشی، خۆتی پێدەڕازێنیەوە. هەر بە پارە خانوویەک دەکڕێ و حەیا و حورمەتی خۆت و ماڵ و مناڵتی تێدا دەپارێزی. هەر بەهۆی پارەوە دەتوانی مناڵەکە لە شوێنێکی باشا بخوێنێ. هەر بەهۆی پارەوە سیارەیەکی باشت هەیە و ماڵ و مناڵت حەیا و حورمەتی پارێزراوە و ناچی دەست لە تەکسی و پاس و ئین ڕاگری. لە هەر شوێنێکە و لە هەر وەختێکا بڕۆیتە دەرەوە لە ماڵەکەت و دیتەوە ناو حەوشە و ماڵەکەی خۆتدا دەبەزی. ئەمانە بە چی دەکرێن؟ ئەمانە هەر هەموو بە پارە دەکرێن کە خۆشگوزەرانی ژیانی ئینسانن. هەروەها بەختەوەری قیامەت، بەدەستهێنانی لوتکەی چاکە، خوا لە قورئانە دەفەرمێت بەهۆی ماڵ و سەرۆت و سامانەوە دەکرێت. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەلەدا لە ئایەتی 11 تا 17 دەفەرمێت فلقتحم العقبة وما أدراك ما العقبة، ناگەنە پلە هەرە باڵاکە، ناگەنە ئەوەی دەرگا بە قووەتەکە ببڕن، دەروازە بە تینەکە تێبپەڕێنن. خوا خۆشی پرسیار دەکات دەزانن ئەو پلە باڵایە چییە؟ هەر کەسێ ئەمەی کرد گەیشتۆتە لوتکەی چاکەکاری، گەیشتۆتە لوتکەی ڕزگاربوون. ئەویش ئەوەیە فەک و ڕەقەبە، ئازادکردنی گەردنێک. ڕوونتر قسە لەسەر بابەتەکان دەکەین. زۆر کەس تەفسیری ئەم ئایەتە دەکات وەک کۆیلەیەک ئازادکەی. ئایەتەکە وا ناڵێ. ئایەتەکە دەفەرمێت فەک و ڕەقەبە، گەورەترین کردەوە لای خوا کە ڕزگارت دەکا و دەگەێنێتە لوتکەی چاکەکاری ئەوەی گەردنی ئینسانێک ڕزگارکەی. گەردنی چۆن؟ ئەگەر زمانی قەدیم بۆ کۆیلەیە بیکڕی و ئازادیکەی. دووەمیان ئێستا کۆیلە نییە، ئینسانەکە ئازادە، بەڵام گەردنی پەتێکی پێوەیە، پەتی قەرزاری. قەرزارێکە پەتەکە لە قوڕگی تون کراوە، خەریکە ژیانی کۆتایی پێدێ. هەر کەسێ دەرگای خێر لەم قەرزارە بکاتەوە، بۆ یەکێ لەوانی زەکاتی پێدەشیا قەرزارە، یەکێ لەوانی سەدەقەی پێدەشیا قەرزارە. هەر کەسێ قەرزێک لەسەر موسڵمانێک دابا یعنی گەردنی ڕزگار کرد. ئافرەتێک بە نەزانی بە نەفامی لەلایەن باوکو کەسوکار و مامۆستایەکی ناحاڵی لە دین لەسەر بێشکە مارە کراوە. ئێستا کابرا گەورە بۆ و تەڵاقی نادا. کەسێکی دەوڵەمەند دەچێت بە کوڕەکەی کە بە ناشەرعی ژنەکەی پێوە بەسراوەتەوە، ئەڵە 50 وەرەقە دەدەمێت، دەفتەرە دۆلار دەدەمێ، وازنم ئافرەتە بێنە با بە ئازادی شوو بکە. ئەم ئافرەتە فەقیرە گەردنی لە پەتێکایە، تۆ دەچی دەیکەیتەوە، ڕزگاری دەکەی. کەسێ ژن بە ژنی پێکراوە گەورە بچووکی بە نازانی پێکراوە، کەسێ دەچێت بە پارە دیکڕێتەوە ڕزگاری دەکە. ئەم ئافرەتەی ڕزگارکەی لەو کۆیلایەتیە. کەسێک نەخۆشە
نەخۆشی وەکو پەتێک چۆتە قوڕگیەوە هەناسەی لێ بڕیوە کەسێ پارەی نەشتەرگەری و دەرمانەکانی بۆ ئەدا خوا دەفەرمێ ئەوە فەک و ڕەقەبەیە کەسێک غەڵەتی بەرامبەرت کردووە دێ بۆ لال لێت دەپاڕێتەوە تو خوا گەردنم ئازاکە گەردنی من بەدەستی تۆوەیە ئەگە گەردنم ئازانەکەی بوختانم پێ کردووی قسەم پێ وتووی چاڵم بۆ هەڵکەندووی تو خوا گەردنم ئازاکە تۆ کە لەبەر خوا و قەینا بڕۆ گەردنت ئازابێ ئەوە گەورەترین چاکە لای خوا تۆمار کردووە بۆیە گەردنی ئینسانێک ڕزگارکە ئەو ئیطعام فی یوم ذی مەسغەبە لە کاتی گرانیدا کەسێک تێرکە خواردن بدە بە ئینسانێکی برسی یەتیمەن ذا مەقرەبە بە تایبەت منداڵێکی بێباوکی یەتیم و هەتی و کە خزمت بێ مناڵی هەتی و هەمووی خێرە خزمەتی بکەی بەڵام ئەگەر خزمی خۆت بێ خوا قورئان زیاتر دیاری کردووە بگەڕێ بەدوی مناڵێکی بێباوکە کە خزمت بێ ئەو میسکینە ذا مەترەبە یان هەژارێکی خاکەسار هەژارێک بێخانوو بێپارە مناڵ زۆر خێزان نەخۆش نازانێ بە چەند لادا ڕابگا خوا دەفەرمێ ئەگەر دەستت پێ ڕاگەیشت و لەو خاکەساری ڕزگارت کرد لە بێخانووی کردت بە خاوەنی خانوو لە بێموچەییە ئیشێکت بۆ دۆزیەوانە و خستە سەرکار ئەوە بەڕاستی فلقتحم العقبة وما أدراك ما العقبة گەیشتوویتە لوتکەکە گەیشتوویتە دەروازەی ڕزگاربوون و بەرەو قیامەتی ئاوەدان ڕۆیشتن ثم كان من الذين آمنوا پاشان ئینسان ئیماندار بێ وتواصوا بالصبر ئامۆژگاری خەڵک بکات بە نەرمونیانی و لە سەرخۆیی وتواصوا بالمرحمة ئامۆژگاری خەڵک بکات بە سیلەی ڕەحم بە سۆز و میهرەبانی و لێبوردەیی ئەمانە بە چی دەکرێن ئەمانە هەموو بە پارە دەکرێن یارمەتیدانی کەسێک لە قەرزاری ڕزگاری دەکەی هەر بە چی دەکرێت هەر بە پارە دەکرێت یارمەتیدانی تێرکردنی هەژارێک و نانپێدانی بە چی دەکرێت بە فەقیر ناکرێت بە دەوڵەمەند دەکرێت هەر بە پارە دەکرێت تێرکردن و پۆشتەکردن و دابینکردنی ژیانی منداڵێکی بێباوک هەتیوێکی خزمت بە چی دەکرێت هەر بە پارە دەکرێت ڕزگارکردنی هەژارێکی خاکەسار هەر بە چی دەکرێت هەر بە پارە دەکرێت کەواتە پارە ڕەحمەتی خوایە یان غەزەبی خوایە پارە ڕەحمەتی خوایە پارە دەتوانێت ئەم هەموو چاکانەی پێ بکەی خوش تۆ ڕزگار دەکات دەتگەێنێتە لوتکەی چاکەکاری خوای گەورە لە قورئانە پارەی ناوناوە قیام یان قەوام یعنی کۆڵەکەی ژیانی ئینسان بۆیە دەفەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما لە سوورەتی النساء ئاەتی 5 دەفەرمێ ئەگەر کەسێک پارەی هەبوو بەڵام گەمژە بوو عەقڵی ناتەواو بوو نابێ بڵێ پارەی خۆیەتی بیدەیتە دەستی چونکە ئەو پارە کۆڵەکەی ژیانی ئینسانە بۆ نمونە کەسێک باوکی دەمرێ کەسێک دەمرێ کوڕێکی لە پاش بەجێ دەمێنێ کچێکی لە پاش بەجێ دەمێنێ ئەم کوڕ و کچە پارەیەکی زۆری باوک و دایکیان بۆ ماوەتەوە بە میرات بەڵام کەم عەقڵن بەڵام سەفیهن بەڵام چاکۆ خراپەی خۆیان نازانن بەڵام ئاوا نەکەی وریان نەبی لە معاملەیەکە دەستیان دەبڕن پێویستە مامەکەیان خاڵەکەیان ئامۆزاکەیان خزمەکەیان برادەرە دڵسۆزەکەیان بێ پارەکەیان لێ بستێنێ بڵێ نەکەی ئەم پارە ڕاستەیەی تۆیە بەڵام مافی ئەوە نێ بە فێڕۆی دەی چونکە دوای محتاج دەبی دوای دەبی بە بال لەسەر کۆمەڵگا هەنا بڵێ پارەی خۆمە چی لێ دەکەم پارە لە ئیسلامدا ئەوەندە گرنگە هی خۆشت بێ حکومەت جاریوە تەداخولی تێدا دەکات هەر لە شەرع پێڵان حیجری دەخرێت دەسەر کە سوکار تەداخولی تێدا دەکات نەک بۆ خۆیان بیخۆن بۆی هەڵگرن حتا وەکو ئیشێکی باشی بۆ پێ دەکەن مامەڵەیەکی باشی بۆ پێ دەکەن نابێت بدرێتە دەست معاشی مانگێک لە یەک ڕۆژە سەرفکە وایە لە خەرجە هەرچی پارەی بێتە دەست خۆی بۆ ناگرێت نابێت بدرێتە دەستی لە ماڵێکە پیاوی وا هەیە هەرچی پارە بێ لە هەفتەیەکە سەرفی دەکات 3 هەفتە بێ پارەی دەبێت ژنەکەی نەیەڵێ ئەم پیاوە پارەکەی بەدەستەوە بێ کە موچەکەی وەرگر لێ بستێنێ ژنەکە هەب لە خەرج بۆ هەرچی دەیبیست دەچوو لە بازاڕە سەرفی دەکرێت دەبێت پیاوەکە نەیداتێ بڵێ ئەم پارەیە قەوامە خوا لە قورئانە فەرموویەتی کۆڵەکەی ژیانە ئەگەر پارەکەمان نەما کۆڵەکەکە دەڕوخێ خانووەکەمان بەسەرا دەڕوخێ ژیانمان لێ تاڵ دەبێت خوا ئەوە باسی پارە و سامانی کردووە لە چەندین شوێنی قورئاندا خوا لە زیاتی پارە و شەی خێری بەکارهێناوە وەلەو دەفەرمێ وإنه لحب الخير لشديد خير لێرەدا ماڵە يسألونك ماذا ينفقون قل ما أنفقتم من خير فللوالدين والأقربين ما أنفقتم من خير أي من مال خوا بمال السامان پارە دەفەرمێ خێر كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا أي مالا الوصية للوالدين والأقربين لێرەدا لەم هەموو ئەم ئاەتانەدا خوا لە جیاتی وشەی پارە و سەرۆت و سامان
چی بەکارهێناوە؟ وشەی خەیری بەکارهێناوە، خێر و بەرەکەت و ڕەحمەتی خوا، یعنی پارەی حەڵاڵ بۆ ئینسان. بوونی پارە و سەرۆت و سامان داواکردنی لە خوا شتێکی زۆر ڕەوایە. داوا لە خوا بۆ ئەم شتانە بکە، بڵێ یا ڕەبی خوایە لە گوناهم خۆش بی، بڵێ یا ڕەبی خوایە ئەولادی ساڵحم پێ ببەخشی، بڵێ یا ڕەبی خوایە ماڵ و سەرۆت و سامانی زۆرم پێ ببەخشی، ئەمە خوا زۆری پێخۆشە. بڵێ خوایە بمکەی بە خاوەنی خانوو و کۆشک و تەلار و ڤێلای گەورە، بڵێ خوایە بمکەی بە خاوەنی مەزرعە و کێڵگە و باخ و باخات. ئەمە داواکاریەکی جوانە. خوا لەسەر زوبانی نوح پێغەمبەر باسی دەکات، دەفەرمێ فەقولت استەغفروا ربکم، زۆر داوای لێخۆشبوون لە خوا بکەن، زۆر بڵێن ئەستەغفر الله. بەڕێزان زیکری ئەستەغفر الله زۆر بکەن. ئینەه کانە غەفارا، بەڕاستی ئەڵڵاه لێخۆش بووە. هەر کەسێ زۆر زیکری ئەستەغفر الله بکە، خوا ئەمانەی پێدەبەخشێ. يرسل السماء عليكم مدرارا، بارانی ڕەحمەتی خواتان پەیتا پەیتا بەسەرا دەبارێ. بارانێک دەبێتە مای خێر و بەرەکەت، نابێتە لە فاو لە ناوبەر و لە ناوچوونتان. بارانتان بۆ دەبارێنێت لە ئاسمانەوە بە زیکری ئەستەغفر الله و داوای لێخۆشبوون لە خوا. ويمددكم بەچی بأموال وبنين، خوا دوو شتی کەشتان پێ دەبەخشێ، بارانی ڕەحمەت لە ئاسمانەوە، بەرەکەت لە زەویدا، پارە و سەرۆت و سامانتان زۆر پێ دەبەخشێ، مناڵی ساڵحیشتان پێ دەبەخشێ. ئەم دوو شتانە دایمە لە قورئانە، سەیری زۆربەی قورئان هەمووی تاواکەری یەکترە. لە قورئانە دایمە دوو شت باتێتەوە، ئەلمال دوای ئەوە چی؟ ئەلبەنون. لێرەدا یومدیدکم بئەموالین ئینجا وەبەنین. من وا تێدەگەم لە بەرنامەی ڕوونترە ئەوە ڕوونکەینەوە، هەمیشە خوا پێمان دەفەرمێ بە فەقیری مەهێڵە مناڵت زۆر بێ، ماڵت هەبێ ئەمجا مناڵت هەبێ. چونکە هەمیشە مناڵی زۆری بێ پارە بەڵایە بۆ خۆی بۆ تۆش و بۆ خەڵک. وەڵی زۆربەی خەڵک کە بۆتە کۆمۆنیست ئەوە بۆ ماڵەکەت دە مناڵ بوون فەقیرە. ئەوەندەیان هەژاری کێشتووە کە کابرایەکی کۆمۆنیست مارکسی کتوویەتی دەوڵەتی کۆمۆنیستی بریتیە لەوەی فەقیر و دەوڵەمەند هەمووی وەکو یەک بژیا، تێدی بەخوا دەکە ڕزگارمان دەبێت لەو فەقیریە. یعنی کە خەڵک بوو بە مولحید لە فەقیریدا بوو، لە ئەنجامی منداڵی زۆر و بێسەرە و بەرەیدا. خوا دەفەرمێ ماڵتان دەدەمێ، مناڵیشتان پێ دەبەخشم، یعنی ماڵ ڕەحمەتی خوایە. ئەستەغفر الله کرد، مناڵ و ماڵت پێ دەبەخشێ. ويجعل لكم جنات باخ باخات مزرع وفيلا، ويجعل لكم أنهارا جوغو رباد مصبحو حوزي آوي قوراء، أمانها من رحمة إخوان. يعني الإسلام ده هموش تخرج بزراني كان رحمة إخوان نق عذاب إخوابا. أما النشاني أويا كأخوان ليد الرازية خواب السري كردو يوا نق عتابي لك التبي رزقال بون لهجاري مای ئەوەیە خوا دەگەی ڕەحمەتی لێ کردوویتەوە. بۆ قورئان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێغەمبەری خۆمان دەفەرمێت چی؟ دەفەرمێ ووجدك عائلا فأغنى، لە سوورەتی الضحى ئاەتی 8. بە حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم وەکو منەتێک وەکو بیرهێنانەوەیەک دەفەرمێ ئەی محەممەدی خۆشەویستم صلی الله عليه وسلم، خوا پێی دەفەرمێ بیرتە بینیمی هەژار بووی و دەوڵەمەندم کردی؟ ئەی محەممەد بیر بکەوە، ها ڕۆژێک چەند هەژار بووی شوانیت دەکرد بە پێی پەتی بە چەند پەنجای و درهەمێکی کەم لە شی و دۆڵەکانی مەکەدا، ماڵی باوکی شت نەمابوو، باپیری شت نەمابوو، لای مامەد ئەبوو تالیب بەخێو دەکرای، ئەویش لە هەژاریە مناڵەکانی خۆی باش پێ بەخێو نەدەکران. تۆ لەم کاتەدا وەزعی ئابووریت ئەی محەممەد زۆر خراپ بوو، من دەرگام لێ کردیتەوە، خاتو خەدیجەی دەوڵەمەند و بازرگانی نێودەوڵەتیم کرد بە هاوسەرت، لە ڕێگەی خەدیجەوە ماڵ و سەروەت و سامان بەسەر تا ڕژا، بوویتە خاوەنی پارە و کۆمپانیا و شەریکات. جا بەڕێزان خاتو خەدیجەی کچی خوەیلید ئەو زەمانە بازرگانی نێودەوڵەتی بووە، بازرگانی نەک لە مەدەکەدا کردووە، بازرگانی لە شاما کردووە، نەک هەر خۆی بازرگانی کردووە، چەندین نوێنەری هەبووە، خەڵکی ناردووە، وەکو ئەمڕۆ بە چەند تڕێلە باری ناردبێ و خەڵکی سەرپەرشتی کردووە. 1430 ئەوەندە ساڵە لەمەوبەر هێستا خەڵکێک ڕۆشنبیری زیاتر بۆ لە ئێمە. ئێستا جاریوە ئافرەتێک لە بازاڕە بازرگان بێ، خۆمەڵە خەڵک پیان سەیرە، بچێت نووسنگەی شەریکەیەکەوە سکرتێرەکەی ئافرەت بێ، ئەم ئافرەتە بۆ لێرێ، وەڵی ئەمە نیشانەی ئاخری زەمانە. نەخێر لە زەمانی قەدیمە خاتو خەدیجە 1430 ئەوەندە ساڵە لەمەوبەر، 1400 بڵێ 50 ساڵ لەمەوبەر خاتو خەدیجە بازرگانی نێودەوڵەتی کردووە، ئافرەت بووە، خاوەنی کۆمپانیا و شەریکات و بازرگانی بۆ چەندین گەنج لە بەردەستیاییشیان کردووە.
هەر عیبەش نەبووە بەڵکو خوا ئەم خەڵاتەی ئەم ژنەی بە چێ بەخشی لەناو هەموو خەڵکا بە محەممەدی مستەفای بەخشی ئەمجا نەکبوو بە عیبە بۆی نەک بڵێن ئەوە ژنی فڵان کەس بازرگانە ئەوە چێ معاملە دەکا ئەوە لە بازاڕە دینار و دۆلار دێنێ و دەبا خوا فەرمووی وەوەجەدەکە عائیلا فەئەغنا بەهۆی خەدیجەوە تۆمان دەوڵەمەند کرد ئەی محەممەد صلی الله علیه وسلم بۆیە هەر کاتێک کە خوای گەورە لە فەقیری ڕزگاری کردی بزانە خوا تۆی خۆش دەوێت ئەوە نەڵێ وەڵاهی هەر فەقیر خۆزگەم بە فەقیریەکەی جاران بەخوا قسەیەکی ناڕەوایە ئای کە خوا پێی ناخۆشە منی زۆڕەژان ئەم کوفرانە لە خەڵک دەبیستم کابرا بەخوا هەر قەدیم خۆشتر بوو کەنانمان نەبوو کوڕەکەی وایە ئەی هاوار بەخوا هەر قەدیم خۆشتر بوو کە خەڵک بە پێخوا بە پێی پەتی دەگەڕا هەر قەدیم خۆشتر بوو کە بە سواری لەگزز نەدەگەڕای بە گوێ درێژ دەگەڕای ئەوە کوفری خوایە ئەو کوفرە نەخێر بڵێ خەر خۆزگەم بەم زەمەنە خۆشگوزەرانی ئێستا بەڵام با هەوڵ بدەم دڵ و دەرونی خۆم تەنگ نەکەم با هەوڵ بدەم لەزەت لەم خۆشیانە بکەم با هەوڵ بدەم بەم هەموو خۆشگوزەرانی و پاک و خاوێنی ئێستا عیبادەتی خوا بکەم تخوا بەڕێزان ئەم مزگەوتە بەم هەموو گوڵۆپ و چراخانە و کارە با و خۆش و پاک و خاوێنەیەوە توخوا ئێستا لە بە فتیلە عیبادەتمان کردای کامیان خۆشتر بوو بە بێگومان ئەمەی ئێستا ئەم فەرشە جوانە نەک دەسە بەڕۆ حەسیر دانیشی دەی شکرانەی خوا بکە دەی تۆش باشتری بکە بۆچی بڵێ خۆزگەم بە قەدیم کە قەت خۆزگەت بە قەدیم نەکا کە نانی جۆشت دەست نەکەوتووە کە بە سواری گوێ درێژ هات و چۆت کردووە نەخێر ئێستا سوپاسی پەروەردگاری لەسەر کە دڵ و دەرونی خۆت شادمان کە خوا فەرمووی ئەی محەممەد صلی الله علیه و سلم تۆ هەژار بووی دەوڵەمەندمان کردی بۆیە هەمیشە کە یادی هەژاریت کردەوە بڵێ ئێستا خوا خۆشی دەوم ئەمە خەڵاتی خوایە نەڵێ ئەمە غەزەبی خوایە ئەمە خوا تاقی کرد ڕاستە تاقی کردویتەوە دەیت لە چاکەدا بەکاری بێنە خۆ کەس دەستی نەگرتووی کە بیری هەژاریت کردەوە بڵێ خوا ڕەحمی پێکردم ئێستا لەو هەژاری ڕزگاری کردم کە ئێستا خاوەنی خانووی خۆتی بڵێ حەمد و سەنا بۆ خوا کە لە کلێچێتی ڕزگاری کردم ئەوە نیشانەی ئەوەیە کە خوا خۆشی دەوم خوای پەروەردگار جاری وایە خەڵات و دیارەکەت پێ دەبەخشێ بڕاکە تەوەقوع ناکەی ئەم ڕزق و ڕۆزیە خەڵاتی خوایە وای دەینێرێ جاری وایە خۆت تەوەقوعی ناکەی بەسەراتی عەرزی جەنابتان دەکەم با هەموومان سەرنجی بدەین بەڕێزان بەسەراتێکی واقعیە کە شێخ عەلی تەنتاوی لە کتێبی الرزق مەقسووم دا باسی کردووە دەفەرمێ کاتی خۆی کابرایەک هەبووە لە شاری بەغای ئێستا لە عێراقا ژیاوە بازرگانێکی دەوڵەمەند بوو بەڵام بە قەدەراتی خوا جار بۆ جار بازرگانێکی شکستی دێنا هەر معاملەیەکی دەکرد تێدەشکا هەر هەنگاوێکی دەنا بەرەو خراپە دەڕۆی حتا وای لێ هات پارەی نەما بۆ ئەوەی جارش کە هەستێتەوە پەنای بۆ قەرز برد چوو پارەی ئەم و ئەی وەرگی مامەڵەیان پێوە بکە و پارەیان بداتێت دیسان ئەوەشی لەدەستدا ئەمجا نەک هەر پارەکانی خۆی نەما قەرزاریش دەچوونە سەری ماڵ و منداڵی ناڕەحەت دەکرا لە ترسانە خۆی دەشاردەوە نەیدەوێرە پەنا بە خوار و لە ماڵکە گەورەترین موسیبەت بەڕێزان ئەوەیە ئینسان لە دوای دەوڵەمەندیەوە هەژارکەوێ بۆی ئیسلام دایمە بە دەوڵەمەندان دەڵێ هەمیشە بۆ ڕۆژی تەنگانە بەشێک لە سەروەتەکەت بێڵەوە هەمووی مەخە معاملەوە دایمە ئیسلام ئەمر بە دەوڵەمەندان دەکا بە بازرگانان ئەفەرمێ هیچ کات پارەکانت هەمووی لە یەک معاملەیە بەکارمێنە دایمە با ئیشەکانت فرە بن لە دووسێ شوێنە ئیشت هەبێ با یەکیانت بمێنێتەوە بۆ ڕۆژی تەنگانە ئەمجا هیچ کاتیش پست بە پارەی خەڵک مەبەستە بە پشتیوانی پارەی خەڵک مامەڵە مەکە چونکە ڕۆژێک لانی کەم خوا نەخواستەوەی خۆتت لەدەستدا قەنەعاتێک دەکەی قەرزاری خەڵک نی ئێستاش دەوڵەمەندی وامان هەیە لەم شارانەی کوردستان وای لێ هاتووە ئێستا سەری خۆی هەڵگرتووە منداڵەکانی بەجێهێشتووە هەر پارەی ئەم و ئەوی وەرگرتووە معامەلەی پێوە کردو ئێستا هیچی نەماوە ئەو پیاوە ڕێک لەو زەمانەدا ئاوای لێ هاتبوو قەرزار چوونە سەری شەو ڕۆژی لێ تاریک بوو لەخوا دەپاڕایەوە هیچ ئەنوایەکی نەبوو خوا دەرگام لێ بکەیتەوە سبحان الله نە شەوێک نە دوو شەو نە دە شەو دەخەوت چاوی دەچوە سەر خەو یەکێ پێی دەگوت بڕۆ بە وڵاتی میسر بڕۆ بە وڵاتی میسر لە شاری قاهیرە لە فڵان کۆڕڵانە ئەدڵێ ئەو عەلی تەنتاوی لە ئێستا ئەو کۆڵانە پێڵەن کۆڵانی گەڕەکی سەیدە زەینەب لە فڵان ژمارەی ماڵە ڕزقی تۆ پارەی تۆوە لە فڵان ماڵە بچۆ وەریگرە ئەمەندە ئەم خەونەی بینی ئەمەندەی بینی جا ئینسان کە فەقیریش بوو کە قەرزاریش بوو خەیاڵیشی لێ دەبێتە واقع چ جای خەون وتی خۆ من باشە هەر دەربەدەرم من هەر ناوێرم لە ناو ماڵ مناڵما دانیشم جا من عێراق بێ و بەغا بێ و میسر و قاهیرە بێ بۆ من فەرقی چییە بۆ نەچم تاقی بکەمەوە وەڵا سەری خۆی بە ئاوارەی هەڵگرت و دەربەدەری ڕۆیشت لە عێراقەوە لە بەغاوە چۆ میسر چۆ قاهیرە گەڕەکەکەی دۆزیەوە گەڕەکی ئیقتاعیان پێدەگوت ئێستا سەیدە زەینەبە
چوو گەڕەکەی دۆزیەوە ماڵەکەی دۆزیەوە ئەو ماڵێک ئەو لە دەرگایدا ماڵێک بوو بەڕێوەبەری پۆلیسی شاری قاهیرە بوو مدیر شورتە بوو ئەو کاتەش بەینی عێراق و کە عێراق بەغا خەلافەتی عەباسی لێ بووە میسریش بە سەرۆکاتی ئەحمەدی کوڕی تۆلۆن سەربەخۆی ڕاگەیان بوو لە خەلافەتی عوسمانی عەباسی جیابەوە دوژمنایەتی هەبوو گومان لە هەموو کەسێک دەکرا کە لە بەشی جیهانی خەلافەی ئیسلامیەوە چوو بێتە میسرەوە کە سەربەخۆی ڕاگەیاندووە کابراش لە دەرگای داوە وەڵا ئیشێکم بەم ماڵەیە کاکە لە کوێوە هاتی وەڵا لە بەغا لە عێراقەوە هاتووم دەست بەجێ پۆلیس گرتی وتیان ئەم پیاوە جاسووسە بردیان لە سژنە زۆر شەلاقکاریان کە دەی ئەعتراف بکە چێتۆی ناردووە چۆن ئەم شارە دۆزیەوە بۆ لەم شارەدا ڕوود لەم بەڕەماڵی بەڕێوەبەری پۆلیسی شار کە مدیر شورتەی قاهیرە بابە وەڵڵی هیچم نییە جاسووس نیم فەقیرم ئەی چۆن هاتی بۆ ئێرە وەڵا بە قاچاخە ڕێگەدا هاتووم ئەی بۆچی هاتووی وەڵا کاکە خەونێکم بینیوە بەڕێوەبەری شورتە بۆ خۆی چوو بۆ لای وتی کاکە جا بۆ هاتێ ماڵی من وتی وەڵڵی قوربان هیچ کەم لێ مەدەن ڕاست و دروستی بشم کوژن هەر ئەوەیە من کابرایەکی دەوڵەمەند بووم ئیفلاسم کرد بوو هیچم نەمابوو سەد جار لە خەوا پیان وتم ڕزقی تۆ لە میسرە لە فڵان گەڕک و فڵان ماڵە ڕێک ماڵ هاتم لە دەرگای ماڵی ئەومدا مچوزان ماڵی مدیری شورتەی قاهیرەیە وەڵڵی پیان وتم ڕزقی تۆ لەو ماڵەدا دانراوە بچۆ وەریگرە کابرا قاقایەکی کێشا وتی بەخوا ساویلکە و گەمژە و نەفامی کوڕە من 10 ساڵ دەبێت زیاتر خەوەن دەبینم پێم دەڵێن لە بەغادا ڕزقی تۆی مدیر شورتەوە لە بەغایە لە فڵان گەڕەکە لە فڵان ماڵە لە ژێر دارخورمایەکە هەڵی دەوە کوپەیە لێیە بزانە من چونکە عەقڵم هەیە بە دوی خەونی وادا دەکەوم کابرا وتی قوربان لەکوێ وتی وەڵا لە بەغا لە فڵان شوێنەسێک ئەوە ماڵی خۆیانە کابرای فەقیر زانی ئەو عنوانە ماڵی خۆیانە وتی قوربان من گەمژەم بە گەمژەی خۆم لەگەڵا بکەن کاکە بێعەقڵم وەڵڵاهی لەبەر پیاو کە دەوڵەمەند بوو هەژار کەوت عەقڵیشی لەدەست دەدا هیچ کەم لێم مەدەن و ئازادم کەن دەگەڕێمەوە بۆ وڵاتی خۆم کابرا بەزەی پێداتەوە کوڕە وتی بڕۆ من هەزار خەونیوان بینیوە وەڵا کاکە گەڕایەوە ڕێک هاتەوە ماڵی خۆیان ڕێک دارخورماکەی ژێرەکەی هەڵکەنسەیەکە یەک کوپەی گەورە زێڵی تێدایە خوای گەورە ڕزگاری کرد لە فەقیری هەسەیری گەزاریەوە ڕزقەکان خەڵاتەکانی خوا بە شێوەیەک بۆ ئینسان دێن کە تەوەقوع ناکرێت کە مێژوو دەیانووسێتەوە ئایا ئەمە خەڵاتی خوایە یان غەزەبی خوایە بەبێ گومان ماڵ و سەرەت و سامانی حەڵاڵ خەڵاتی خوایە بچینە خزمەت فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە صحیح مسلم بەشمارە فەرمودەی 2721 هاتۆ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی اللهم إني أسألك الهدى والتقى والعفاف والغنى خوا داوای چواشتم لێ دەکەم خوا هیدایەتم بدەی خوا بمکەی بە خواپەرستێکی لە خواترس کە هەمیشە خۆپارێز بم لە حرام خوایە داوێم پاک و بە ئەخلاق و ڕەوش بەرزم کەی خوایە دەوڵەمەندم کەی ئەمانە باوەڕ کەسیانەکانی تر هیدایەت تەقوا و خۆپارێزی لە حرام داوێم پاکی هەرسێکیان پەیوەندیان بە دەوڵەمەندیەوە هەیە چەند کەس هەیە لەبەر هەژاری تووشی لەشفرۆشی بووە چەند کەس هەیە لەبەر هەژاری تووشی درۆزنی بووە چەند کەس هەیە لەبەر قەرزایی تووشی وعدی خلاف بووە لە تەقواکەدا دەبەزی چەند کەس هەیە خۆی بۆ نەژیراوە لە ئەنجامی فەقیریدا تووشی معاملەی حرام بووە حرامی خواردووە ئەگەر دەوڵەمەند بووە کاکە نەیدەخوارد چەند خۆش ئەگەر دەوڵەمەند بی هیدایەتی خوا وەردەگیری ئەگەر تۆ ئێستا نەبووبی ئەبێ بڕۆی خەریکی کەسابەتێک بی خوای گەورە پارویەکی داوی لە ڕۆژە پێدەژی لە شەو هاتووی جوێن لە وتار گرتووە فەرمی خوایە هیدایەتم بدەی خۆپارێزم کەی لە حرام داوێم پاک و بە ئەخلاقم کەی خوایە دەوڵەمەندم کەی داوای دەوڵەمەندیش بکە ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ منداڵێک بووم تەمەنم دەوری 10 ساڵان بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەککەوە تەشریفی بردە مەدینە خەڵک دەچوون بۆ بەخێراتنی هەر یەکەی دەست و دیاریەکیان پێ بوو وەکو عرفی کۆمەڵایەتی ئێستاش وایە کەسێک کە ماڵی دەچێتە شوێنێک و بۆ گەڕەشێ خەڵک دەچن بەخێراتنی دەکەن هەر یەکە لە قەدەر توانا و دارایی خۆیدا هاوکاریەکی پێشکەش بە ماڵی سەروەری مرۆڤایەتی محەممەدی مستەفا دەکە صلی الله علیه وسلم ئەنەس دەفەرمێت دایکم دەستی منی گرت ئێمە چەند براو خوشک بووین برمێ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماڵی پێغەمبەری خوا مناڵی نەبوو مناڵەکانی وفاتیان کرد بوو فەرمووی یا رسول الله خادمك أنس ادعو الله له ئەی پێغەمبەری خوا ئەم ئەنەسەم هێناوە ببێتە خزمەتکاری ماڵی جەنابت و کوڕی ماڵی جەنابت تۆ دایمە میوانت بێ کەس دێ بۆلات کەسێکی بەردەستن نییە با ئەنەس کوڕی ماڵتان بێ من ئەمە دەست و دیاریمە ئەم منداڵم وەقف کردووە خزمەتکاری ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ دایکێکی ژیر بووە بەڵام ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تو خوا تۆش دوعای بۆ بکە
بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیاریەکەی وەرگرت فەرمووی خوا پاداشت دەداتەوە ئەرە وەڵڵی پێویستی من بە کوڕێشکەیەک هەیە بە منداڵکارێکی ئاوا هەیە ئیش و کاری ماڵەکەم بۆ بکە من کەسی وان بەدەستەوە نییە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ دوعایەکی بۆ کرد پێغەمبەری خوا دەستی بەسەری ئەنەسا هێنا و دەستەکانی بەرز کردەوە فەرمووی اللهم أكثر ماله وولده وبارك له فيما أعطيته أم حديث متفق عليه إمام بخاري بجمال فرمودي 6380 رواياتي كدوا إمام مسلم الصحيحة بجمال فرمودي 2481 حديثك الصحيح أو لمتفق عليه بخاري مسلم هاتوا سرور صلى الله عليه وسلم فرموي يا ربي خوايا أم من دالك أنس خوايا سيشتي بي خلاتك يا ربي خوايا زور دولة منديك خوايا باري زوري بي بخشا مال و سروت و سامانێکی یەکجار زۆری پێ ببەخشە ئەم ماڵ و سەروت و سامان خراپ بووە پێغەمبەر داوای نەدەکرد خوایە ئەم کوڕە زۆر دەوڵەمەندکە ماڵەکەی زۆرکە خوایە منداڵی زۆری پێ ببەخشە یا ڕەبی خوایە بەرەکەتیش بخە ڕزق و ڕۆزیەکەیەوە یا بەرەکەتی بۆ تێبخە هەرچی دایە بۆی بە بەرەکەتکە سبحان الله ئەنەس دوا سەحابەی پێغەمبەری خوایە کە کۆچی دوایی کرد یەکێک بوو لە هەرە دەوڵەمەندەکان ئەم مناڵە بوو بە دەوڵەمەندێکی ملیۆنەری زمانی خۆی دەفەرمێ وەڵڵاهی نەمدەزانی پارە چۆن دێ و چۆن دەڕوا بەرەکەت لە هەر شتێکا بوو دەستم بۆ دەبێت هەر کەسا بەتێ خەڵک خۆی لێ نەیەدا کە من دەمکرد بەرەکەتی تێدەکەوت دوعاکانی پێغەمبەر گیرا بوو دەفەرمێت چەندین نەوەی خۆم بینیوە هەفتانەوەم زیاتر لە یەک کاتە بەدەوری خۆمەوە بینیوە ئەوەندە نەوە و مناڵم زۆر بوو لە کوڕ و لە کچوو لە کچەزا و لە کوڕەزا ماڵەکەشم بەرەکەتی تێکەوت کەواتە ماڵ و سەرۆت و سامان بەرەکەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای کردووە کە خوا زیاتری پێ ببەخشێ لەبەر گەورەی سەرۆت و سامانە لە کۆتایی وتارەکەدا ئاماژە بە خاڵک دەکەم ئەویش ئەوەیە بەڕێزان ماڵ و سەروەت و سامان و پارە ئەوەندە گرنگە لە ئیسلامدا درێژترین ئاەت لە قورئانە چێ دەزانێت کامەیە بدين إلى أجل مسمى فاكتبوه زور راستا آياتي 282 سورة البقرة دريشترين آياتي قرآن أخوة باسي شدك باسي باردك أو آياتي ككاتب عدل لوجيداوا وشي كاتب عدل كي يستند دا كان دا دنوسي كاتب عدل ولا خير دنوسي أول لو قرآني إما وجيداوا لآياتي 282 سورة البقرة أخوة فمك قرز الدابة يشيك كبار الدابة يشيك ماذا متمعنى لنيوان من داهية ما هي لبروها حتى کاغەزێک دەنووسن تا ئیمزای لەسەر دەکەن تا پەنجەمۆری دەکەن تا دوو شاهید ئاگایان لێ دەبێت پارە و سەرۆت و سامان ئەوەندە گرنگە نەبێ بڵێ پارە هیچ نییە کوربا پارە بە قوربانت بێ هیچمان لە بەینا نییە ناخوا دەفەرمێ ئەگە قەرزتان لە بەینا هەبوو بەهۆی مامەڵەوە بەهۆی دەستگیرۆیە و بە هەر شتێکەوە بێ مەهێڵە بەبێ نووسراو لە بەینتاندا بێ چێ دەڵێ لە بیرت ناچێتەوە چێ بەڵێ بەرامبەرەکە ناڵە زیاتر بوو چێ دڵە کابرا تەماحی تێناکە ڕۆژە نایخوا چێڵە نامری و وەرەسەکانت نازانن تووشی گونەهباری دەبی نەخێر خوای گەورە لە درێژترین ئاەتی قورئانە باسی نوێژی نەکردووە باسی ڕۆژووی نەکردووە باسی حەجی نەکردووە باسی زیکری نەکردووە باسی پارەی کردووە پارە و ماڵ و سەرۆت و سامان ئەوەندە گرنگە لە ئیسلامدا گەورەترین و درێژترین ئاەت لە ڕووی ژمارەی حرفەوە لە قورئانی ئێمەدا لە سوورەتی ئەلبەقەرە لە درێژترین سوورەتە درێژترین ئاەت هەیە کە باسی قەرز دەکات کە باسی نووسین دەکات کە باسی کاتب عەدل دەکات پەنابردن بۆ یاسا دەبا ئەمە هەمووی سەرۆت و سامانە ئەم بابەتە سەرۆت و سامان و پارە و دینار و دۆلار خەڵات و بەخششی خوایە بەڕێزان نەک بەڵاو موسیبەت فەقیری فەخر نییە فەقیری خەڵاتی خوا نییە فەقیری دەبێت پەنا بگرین بەخوا لە کافری و لە فەقیری و لە عەزابی قەبر بمان پارێزێ داوا لە خوا بکەین هیدایەتمان بدا و تەقوامان پێ ببەخشێ و داوێن پاک و بەئەخلاقمان کا و سەروەت و سامانێکی یەکجار زۆرمان بداتێ بەرەکەتیشمان بۆ تێبخا ئینشاءالله دەرسەکەمان بۆ شوي داهات بإذن خوي پروردگار هالدقرين وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين